سنتەری ڕۆشنبیری نووری حیکمە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی دیدی نوێ کۆتایی بە پرۆژەی سەدای سوننە هێنا و تێیدا هەزاران فێرخواز لە بەشێکی زۆر لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەشداریان لە پرۆژەکەدا کردووە. ئەو پرۆژەی کە 2 مانگ زیاترە ئەعلانمان کردبوو پرۆژەی سەدای سوننە کە بریتی بوو لە کتێبێک وردەکان ئەوەی کەوا لە سونەتی پێغەمبەر داواری دە صلی الله عليه وسلم ئیتر بەشداربوانیش لە کوڕان و لە کچان لە هەموو ئاستەکان لە هەموو قۆناغەکانی تاون بابن لە منداڵ و نەوجەوان و هەروها گەنج و هەر تەمەنێک بیتن حەقی بەشداربوونی هەیە و ئەو پرۆژەیەش ئێمە وەکو دەزگای نووری حیکمە بە هەم ئاهەنگی لەگەڵ ڕێکخراوی دیدی نوێ کە ئەسڵەن بە سەراحەت پرۆژەکەی ئەوان بوو پێشکەشی ئەمەیان کرد ئێمەش وەکو خزمەتێک بە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵامی بانگوازەکە ئەوانماندایەوە و پێکەوە ئەو پرۆژەیەمان گەیاندە ئەوڕۆ ئەو ڕۆژ بە پشتیوانی خوای گەورە نزیکەی 9000 کەس ناوی نووسیە. سەرۆکی ڕێکخراوی دیدی نوێ دەڵێت بە هاوکاری هەردوو لایەن پرۆژەی سەدای سوننەیان ئەنجامدا و لە کۆتایی تاقیکردنەوەکانیش خەڵاتی بەشداربوون و ڕێزلێنان بەسەر بەشداربوواندا دابەش دەکەن و لەسەر ئاستی یەکەمەکانیش 5 گەشتی عومرە پێشکەش بە بەشداربووە سەرکەوتوەکان دەکەن. ئێمە ڕێکخراوی دیدی نوێ بە هەماهەنگی لەگە دەستگای نووری حیکمە هەستان بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە پرۆژەی سەدای سوننە. خۆشبەختانە خەڵکێکی ئەگزا زۆر بەشدار بوو لەم پرۆژەیە 9000 بەشدار بوو لەسەر ئاستی کوردستان لە 28 بنکە بە هەماهەنگی هەردوو لامان تێدا پرۆژەکە ئەنجامدرا. خەڵەتەکانی ئەم پرۆژەیە پێکدا لە 5 عومرە و 10 مۆبایل و ئەوەی ئامانجمانە لەم پرۆژە ئەوەیەکەوە خزمەتکردنی سونەتەکانی پێغەمبەر و بەڕێزراگرتنی بە شێوەیەکی گشتی. جارێکی ترە بۆ ئەوەی کە خزمەتێکی تر بە خزمەت یەکێک بێ لە خزمەتە بشکۆلەکانمان بە دینەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بە زیندووکردنەوەی ئەو پەیامەی کە پێویستە هەمومان لە خزمەتیا بین و بەردەوام بین بۆ زیندووکردنەوە ژیان لەسەری. ئەم تاقیکردنەوەی ئەم ڕۆژ کە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە ئاگاداری سەرجەم هاوڵاتیانی کردوێتەوە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان کە بەشداری ئەم تاقیکردنەوەی بکەن. یەکێک لەو پرۆژەیان دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە کە ساڵانە پێی هەڵەستێت بە هەر ساڵی بە پرۆژەیەکی تازە و بەرنامەیەکی تازە بە خوێندنەوەی کتێب بێ یان بە پێشبڕکەی لەبەرکردنی قورئانی پیرۆز بێ. ئەم جارە پێشبڕکەی کتێب خوێندنەوەی لە ساڵانی ڕابردووشە بە هەمان شێوە ئەم چالاکیانە ئەنجام دراوە. زیاتر لە 9000 قوتابی لە هەردوو ڕەگەز و سەرجەم ئاستەکان ناونووس کرابوون بۆ بەشداریکردن لە پرۆژەی سەدای سوننە و لە 28 شوێن تاقیکردنەوەی ویردەکان ئەنجام دران و بەشداربوانیش جەخت لەسەر گرنگی ئەو پرۆژانە دەکەنەوە و هیوادارن سەنتەری ڕۆشنبیری نووری حیکمە بەردەوامی بدات بەو جۆرە پرۆژانە. سپاس بۆ خوای گەورە کە توانیمان لە هۆڵی دەستگا تاقیکردنەوەکە ئەنجام بدەین و ئەوەش بە مەبەستی زیاتر ئاشنابوونی ئەو فێرخوازانە و خەڵکی موسڵمان بە زیندووکردنەوەی سونەتەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم و فێربوونیان و جێبەجێکردن لە ژیانی ڕۆژانەیاندا. ڕاستی کارێکی زۆر باشە خوای گەورە پاداش بەخێری ئەو کەسانی دادەوە کە بەم پرۆژەیە هەستاون ڕاستی ئێمە زۆر سوودمان لێ بینیوە. هیوادارم بەردەوام بن بۆ پرۆژەی تریش بکەنەوە ئینشاءالله. ئەو ذکرانە بەڕاستی پێی مقەیەدم ئەگەر ئیمتحانەکەش نەبی زۆر جار ینی دەیخینمەوە هەروها ئیشی لێسەر دەکەم و جاروی هەندێک لەو ذکرانە بەڕاستی زۆر تحقیق دەکەین تەماشا دەکەین مانای زۆر جوانی تێدایە و ئەو ذکرانە فێرمان دەکە بەڕاستی زیاتر مقەیەد بین بە سونەت و ئەو سنتەرانێک کە هەولێر هەنا الحەمدولله بەڕاستی عذر نەبە لەو کەسێک کە بێ فێرە قورئان بی فێرە علومی شەرعی بی یان فێرە دین بی. ئامانج لە پرۆژەی سەدای سوننە لە شارەکانی هەولێر و سلێمانی و ڕانیە و هەڵەبجە و شارەکانی دیکە پێگەیاندن و ئاشناکردنینەوەی نوێ و چین و توێژە جیاوازەکانە بە چەندین زیکر و فەرمودەی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت و زیندووکردنەوەی سونەتەکانی سەروەری مرۆڤایەتی لە هەموو کایەکانی ژیانی ڕۆژانەدا.